لە تەوەری دووەمدا باس لە ڕۆژی جیهانی تەلەڤیزیۆن دەکەین و کاریگەری تەلەڤیزیۆن لەسەر تاکەکانی کۆمەڵگا کە وەکو دەبینین تەلەڤیزیۆن بەشێکە لە ڕاگەیاندن بەگومان کاریگەری لەسەر تاکەکانی کۆمەڵگا هەیە تا کاریگەری لەسەر سیاسەتی کۆمەڵگا و وڵاتیش هەیە. بۆ ئەمە بەستش میوانداری دکتۆر شوان ئادەم ئەیڤەس مامۆستای زانکۆ ڕێکخراوی چاودێری میدیای کوردی خوا بەخێر بێکەنیت ویان سەر دوو چاڵە کاک تۆ لەگەڵەوەی کە تەکنۆلۆژیا پێشکەوتووە و ئێستا زۆربەی دیمەنەکان ڕێگەی موبایل و شاشەکانەوە هەیە سنگ و قورسایی تەلەڤیزیۆن چۆنە لەم سەردەمی ئێستاماندا؟ وڵێ لە ئێستا تەلەڤیزیۆن سەرباری هەموو ئەو ئامێر و ئامڕازانەی لە تەکنۆلۆژیای نوێی میدیایە پێیابوون هێشتا وەکوڵێ پێگەی خۆی نەدۆڕاندوە هێشتا وەکو کەناڵێکی گەورەی میدیایی ڕۆڵی بەرچاوی هەیە لە بەرهەمێنان و پەخش و بڵاوکردنەوەی ئەو زانیارانەی کە لەسەر ڕووداوەکانی هەم ناوخۆ هەم ئاسی هەرێمی و نێودەوڵەتی هەیە. بەڵام ئەوەی کە گۆڕاوە گۆڕانکاریە لە ڕووی تەکنیک و شێوازی بەرهەمێنان و ستایلی بەرهەمێنانە. جاران تەلەڤیزیۆن ڕەنگە یەک ئاراستە بوو بێ لە بەرهەمێنەرانی پەیامە میدیایەکانەوە ئاراستەی وەرگر کرابێ و وەرگر توانای وەڵامدانەوە و بەشداریکردنی نەبوو بێ لەو پەیامانەی کە ئەکرێ. ئێستا بە پێچەوانەوە وەرگریش یا ئۆدیەنس بۆتە بەشێک لە پرۆسەی بەرهەمێنان و بڵاوکردنەوەی زانیاریەکان. ئەگەر دەقەت بن ئێستا زۆرێک لە بەرنامەکان بۆ نمونە پەیوەندی ڕاستەخۆکرێ بە وەرگرەوە بە بینەرەوە ئەوان مشارەکەکەن ئەوان بەشداریەکەن پرسیارەکەن سەرنجە نووسن و ئێستا بۆ هۆی هاتنناوەی پلاتفۆرمەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە کاتێکە ئێمە کە ئەم بەرنامەیە پێشکەشەکەین بە ڕاستەخۆ ئەڕوا ممکنە بە ستریم بە ڕاستەخۆ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی تەلەڤیزیۆنەکەی ئێوەش بڕوا و خەڵکێک مشارەکە بکە و قسە بکە و کۆمنتی هەبێ و ئەگەر جۆرێک لە هەماهنگگیتان دروست کرد بێ لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەتوانن بەشێک لەو پرسیارانەی ئەوان بیکەن و ڕاستی میوانەکانتانی بکەین. مەبەستەکەم ئەوەیە جاران یەکا ڕاستە بوو وەنوەی بوو پەخشکردن لە تەلەڤیزیۆنەوە بەڵام ئێستا وای لێ هاتووە بۆتە تووەی واتە هەم بەرهەمێنەر ئەبێتەوە بە وەرگر هەم وەرگر ئەبێتەوە بە بەرهەمێنەر واتە ڕۆڵەکانیان ئاڵگۆڕ پێەکەویش بۆ هۆی ئەو گۆڕانکاریانەیە بەسەر تەکنۆلۆژیای نوێی میدیایە هاتووە هەم لە پێدابوونی ستریمینگ لە تەلەڤیزیۆنە ئێستا پەخشی ڕاستەوخۆ هەیە کە جاران پەخشی ڕاستەوخۆ نەبوو بۆ نمونە لەسەر ئینتەرنێت کەسێکی تر بینیتەوە ئێستا پۆدکاست هەیە کە توانین داغڵی پەخشی تەلەڤیزیۆنی کە یا بەشێک لە بەرهەمەکان لە ڕێگەی پۆدکاستەوە بڕوە ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان هەیە ئەتوانی بە زیاد لە شێوە و شێوازێک ئەو بەرەمانی کە هەتا پەخش و بڵاوی بکەیتەوە و ئێستا تۆڕی دیکە دروست بووە کە تەحدیدی ئەکا چەند خولەک چەند چرکە لە پرۆگرامەکەت با بڵێن بیکەی بە پرۆمۆ بیکەی بە ڕکلام بۆ ناوەڕۆکی ئەو پەیامانەی کە تۆ بەرهەمیێنی وە پەخش و بڵاوێکیت. زۆر باشە. دروستکردنی تەلەڤیزیۆنیان خۆت بەخش و ڕاگەاندن بە چەند قۆناغدا تێپەڕیوە و گرنگترین کاریگەرترین قۆناغی لەسەر مرۆڤایەتی چ قۆناغێکە؟ بەدڵنیایەوە هەر قۆناغە لە قۆناغەکانی دروستکردن و گەشە پێدانی تەلەڤیزیۆن و هەر ئامڕازێکی دیکەی میدیایی گرنگی و ڕۆڵ و بایەخ خۆی هەبوو بۆ سەردەمەکەی خۆی. تۆی ساگەر بگەڕێتەوە بۆ سەرەتاکانی دروستبوونی تەلەڤیزیۆن کە لە پێشتردا تەلەڤیزیۆن بۆ زۆرتر رادیۆ هەبووە ڕۆژنامە هەبووە جۆرێک لە معجزە بوو بۆ سەردەمی خۆی کە هاتوۆتە ناوە لە یەک کاتە هەم دەنگ و هەم ڕنگ و بگوێزرێتەوە و لە ڕێگەی ئامێرێکی وەکۆڵێ بچووکەوە تا ڕادێک بێتە ناو ماڵەکانتانەوە ئاگاداری ئەو زانێرانەبی کە لە دەرەوەی ڕۆیە. زۆر جار خەڵک ینی تەوەقعی ئەوەی هەبووە هەتا بۆنی ئەو شتانە بکا کە لە تەلەڤیزیۆنەوە پیشانە درێ. ئێستا بۆ نمونە سین یەکێکە لە وڵاتانەی بە بەردەوامی ئیش لەسەرەوە کە چۆن ئێوە بە ئیشکە ئێوە وەکو بێژەر وەکو پەیامنێر وەکو ڕۆژنامەوان ئێستا ژیری دەستکردە حەکومەکە بە بەرەمێنانەوە. ینی سینێکێکە لە وڵاتانەی لەم ساڵانەی دوایە ئیشی لەسەرەوە کردو چۆن وابکە لە چەند ساڵی داهاتوودا پێویستی بە بێژەر نمێنە بێژەر وەکو ئینسان وەڵکو بێژەری ڕۆبۆتی ئێنێتە ناوەوە ئەوانەی کە بەرمەجاکرێن و هەواڵسازی ڕۆبۆتی ئێنێتە ناوەوە بۆ نمونە هەندێ
چەمکی پێەیە هەندێک ناونیشانی پێەیە هەندێک ناوەڕۆکی بۆ پرۆگرامەکە و ئەو خۆی دەستنیشانیە کات و بە پێ ڕێزبندێک کە کامیان گرنگە کامیان گرنگترە کامیان گرنگترینەوە ئەو و دواییش ئەیخاتە پەخشەوە لە ڕێگەی ئەو ڕۆبۆتیک ئەکرێ ینی ئەگەر مەراحلەکان سیر بکەی تۆ لە بیدایەتە ئەمانەت هیچی نەبووە بەڵام هەر خودی داهێنانی تەلەڤیزۆن ڕۆڵێکی کارە و گرنگی هەبوو لە گواستنەوەی با بڵێن گەشەکردنی میدیایی لە خۆناگێکەوە بۆ خۆناگێکی دیکە و ئێستا کار گەیشتوتە ئەوەی بیر لەوە بکرێتەوە بۆ نمونە ئەو بۆنی کە ئێمە ئێستا لە خۆمانی ئێین و لێرە من و تۆ ڕاستەخۆ دانیشتوین هەستی پێیەکەین بینەر هەستی پێ ناکە بیر لەوە کرێتە چۆن لە داهاتوودا ئەبێ حساب بۆ ئەو بۆنەش بکەی ئایا بۆنەکەت تەسیری لەسەر تێکدانی میزاجی وەرگرەکانن نابێ یا ئەو جلوبەرگ و هەماهەنگی ڕەنگانی کە هەتا لە سەر شاشە دەرەکەوێەوە لە ڕووی ڕنگ و کواڵەتیەوە ئایا مەسەلەن بە شێوازێکی جوانتر یا ڕوونتر باشترە گاتە وەرگری یاخودنا وایە تا بەرەو پێشەوە بڕۆین تا تەکنۆلۆژیا زیاتر بێتە ناوە هەزەکەم ئەو حەیوێتی کە ئینسان هەیەی لەگەڵ بێژەر و هەواڵساز و ئەو پرۆگرامانی بەخشەکرێک کەمترە بێتەوە زۆرترە بێتە شتێکی مەتریال بەڵام لە ڕووی ناوەڕۆک و ڕەنگە گۆڕانکاری گەورەتر بەسەر شێوازی بەرەمێنان و پەخش و بڵاوکردنەوەیان بێت کەک زۆر بۆ مانەوەی ئەم سنگ و قورسایی بۆ مانەوەی کە هەر دیکۆرێک نەبێت لە ماڵەکاندا شاشان تا چەند بەرنامجەکان تا چەند پێشکەشکارەکان تا چەند ئەو کەسانی کە ئەو بابەتی کە پێیەتی ئاراستی خەڵکی دەکات دەبێتە مایەوەی کە ئیدی خەڵکانێکی زۆک و لە ڕابردوودا هەبوو چاوەڕێ کاتژمێرەوەنە فلانە بەرنامە هەبێ فلانە فیلم هەبێ فلانە شت هەبێ یعنی ئەمە تا چەند گرنگە بوونی هەبێ لە نێو میدیادا تاوەکو ئەو سنگ و قورسایی تەلەڤیزیۆن هەرمێتەوە لە نێو ماڵەکاندا ئێمە وەکۆڵێ ڕەهەندێک لە ڕەهەندەکانی تەلەڤیزۆنمان زۆرتر ئیبراز کرد ئەویش خودی تەلەڤیزۆنەکەیە خودی کەناڵەکەیە کە چ وەسیلەیەکی گرنگە بۆ پەخش و بڵاوکردنەوە و چ ڕۆڵێکی هەیە لە دانانی کاریگەری بە دەنگ بە ڕنگ بە تێکەس لەسەر وەرگر بەڵام ئەگەر بێتە سەرەوەی هەڵسەنگاندن بۆ ناوەڕۆکی ئەو بەرهەمانە بکەی لە تەلەڤیزۆنە هەیە بەڕاستی ئەبێ بە بەردەوامی ئەپدەیت بکرێتەوە بە بەردەوامی هیچ لەسەرەوە بکرێت کە چۆن وەرگر ئەو پەیامانی کە ئاراستەیەکەی تا چەند لێ ڕازیەوە تا چەند لێی ناڕازیەوە چ شتێک بۆ کۆڵە سەرنجی ڕایکێشێت و زیاتر گرنگی پێوێت چ شتێک بۆ کۆڵە نیگەرانیە کاتۆ بیر لە گۆڕانکاری بکەیتەوە یا شێوازێکی دیکەی بۆ بەکاربێنی ئەوە شێچێکە لەو بوارانی کە ئێستا تەکنۆلۆژیا زۆر ئاسانکاری بۆ کردووە مەسەلەن تۆ جاران ئەگەر بەرنمەیەکە پەخش کردایەنەوە زانی دەور و کاریگەری بەرنمەکەت چۆنە و بە چ شێوەیەکە و لە چه ناوچەیەک و چه ڕێگەزێک و چه خەڵکێک زۆر وا بڵێم پێی مرتاحنیا بەلایەنەوە گرنگە بەس ئێستا تۆ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە گەرم باشە دەتوانی فیدباکێکت دەستکەوێت لە ڕێگەی ئەگەر کەناڵەکەت گەورەتر بێ مەفرۆز وایە هەموو کەناڵێک سنترێکی توێژینەوە و ڕاپرسی هەبێ بە بەردەوام ڕاپرسی بکە لەسەر بەرنامەکانی لەسەر ناوەڕۆکەکەی و لەسەر ئەو بنەمایەش بڕیار بە بەرنمەیەک بمێنێتەوە یان نمێنێتەوە بەداخەوە لە کوردستانە ئێمە هێشتا تەکنۆلۆژیا بەس تەکنیکەکەیمان وەرگرتووە لۆژیکی بەکارهێنانەکەیمان وەرنەگرتووە یعنی چۆن بۆ نمونە ئێستا ئێمە ئەوانەمان کە پارەدارین سەرچاوی دارایی باشمان هەیە وەکو کەناڵی میدیایی هەموو ئامرازێکی نوێی تەکنۆلۆژی ئێنە ناو کەناڵەکەمانە لە SD و ئەیکەین بە HD لە کامێرای مۆدێلی کۆنەوە ئەیکەین بۆ مۆدێلی تازە لە وەسایلی مۆنتاژ ئەوانە هەموو ئەگۆڕین لە پەخشمان لە جاران SNG-ی گەورە و بە سیارەیەک و کۆمەڵە کارمەندەوە ئێستا ستریم بۆکسێکمان هەیەت و ئەیگوێزینەوە بەڵام کە سەیری ناوەڕۆکی پرۆگرامەکانەکەی هەزەکەی هەر ئەوەی جاران بگراوی جاران هێشتا بەهێزتر بوو بە پێستر بوو و خەڵک زۆرتر تاباکەی ئەمە دلیل لەسەر ئەوەی ئێمە هاوشان لەگەڵ تەکنیکەکەیە لۆژیکی بەرەمێنانمان ناڕوە بۆ ئەمەش پێویستمان بە کۆمەڵە گۆڕانکاریە یەک لەوانە ئێمە ئەبێ بە بەردەوام هەڵسەنگاندنمان هەبێ بۆ پرۆگرامەکانمان خۆتان نزانم پرۆگرامی تەلەڤیزۆنی 3 مانگ جارێ 6 مانگ جارێ 9 مانگ جارێ 12 مانگ جارێ یا هەندێک شوێن گۆڕانکاری بەسەرێ ئەم گۆڕانکارە نابێت هەر لە دیکۆر و لە بێژەر و لە کۆمەڵێشتی وەکۆڵێ شقلیاتە بێ بەڵکو بێت لە ناوەڕۆکی شابێ ئەم بەرنامەی تۆ بۆ منەوە کۆمەڵە بڕگەی هەیە مەفرۆز وایە دوای 3 مانگ
ڕاپرسێ بکە یا دراسەیە بکرێت لای ئەوانەی کە بینەری بەرنامەکەی تۆن چ شتێک زۆر سەرنجڕاکێشە لەم پرۆگرامەیە ئایا ئەم هێنانی میوان و قسەکردن لەگەڵیات سەرنجڕاکێشە شێوازێکی باشە یاخودنا ئەگەر باش نیە ینی بۆ ئیدامی پێبی بۆ بیر لە ستایلێکی دیکە ناکەێتەوە بۆ ئیشی مەیدانی تێکەڵاو ناکەی یانی ناکرێتەوە بەس لەبەرەوەی باڵێن ئیش بۆ کۆمەڵە خەڵک دۆزیتەوە ئیدامە بە بەرنمەیەک بێ و ئەمە کۆی کەناڵەکە بکەیتە قوربانی ئەم کەس و ئەم بابەت و ئەم شتانی کە تۆ خۆیت پێوە گرتووە لە ئاساسە مەفرۆز وایە وەکوتم دیراسە بکەیت لە نەتیجەی دیراسەکە یا بڕیاربەی چ بڕگەیەک لە بەرنمەکە یا هەتا ڕەنگە کۆی بەرنمەکە لای خەڵک مەرغوب نەبێ جێگری زۆر نەبێ بینەری زۆر نەبێکەواتە تۆ بۆ ئیدامە بە ئیشێک ئەی کە مشتریت نییە کە کڕیارت نییە کە وەرگرت نییە ئێمە لە کوردستانە بەداخەوە نەکرد مەسائلی تەلەڤیزیۆنەوانم بگرە لە ڕادیۆ لە ڕۆژنامە لە چاپکراوەکانە ینی ڕۆژنامەی وامان هەیە ڕۆژانە 1000 نسخی لێ چاپەکرێ دە کەس ڕەنگە نەیخوێنێتەوە 100 کەس مەسەلەن خوێنەری بەردەوامی تۆ لە وڵاتانەوانی ئێستش هەر ئەو سەنگ و قورسایی ماوەیان لە وڵاتانە بەڵێ ئەوان بیر لە ستایلی جیاوازەکەنەوە هەتا لە وڵاتانە چاپی بەیانیان و ئێواران هەیە چاپی ئەلکترۆنی هەیە ینی مەبەستمەوەی لەگەڵ داهێنانی هەر تەکنەلۆژیایەکی تازە ئەوان ئەیکەنە خزمەتی تەوزیفکردنی ئەو کەناڵی کە هەیەە بۆ نمونە ڕۆژنامە ئێستا هەر وەکو ڕۆژنامەی جاران تو ئەگەر بەردەوام ناتوانانی بگەیتە وەرگرەکانە بۆ خەڵکێکی زۆر هەیە بە حەیەوی یا بە ڕۆبەڕوو ناتوانێت چاپی ڕۆژنامەکەت بکرێت بۆیە ببی لە وەسایلێکی دیکە بکەیتەوە ئەویش مەسایلی PDF و دانانێتی لەسەر وێبسایتەکە بێ وێبسایتی دەبێت ئەبێ لە وێبسایتەکەیە هەر ئیکتیفان نەکەی بە نوسکە چاپەکەی کە هەتە بەڵکو خۆشت وێبسایتەکەش ببێتە هۆکارێکی دیکەی بەرەمێنانەوەی پەیامی ڕۆژنامەوانی ئێسەیەوە تەلەڤیزۆن هەر بە تەلەڤیزۆنەکە ئیکتیفا ناکرێت ئەبێ وێبسایتێکی شێ هەبێ ئەم پرۆگرامانەی کە ئێوە بەرەمێنن بچێتەوە ناو وێبسایتەکە من لە ئێستا کە مەجالم نییە سبێنێ کە مەجالم هەیە بتوانم بچمەوە سەر پرۆگرامەکە ببینم ئەبێ تۆڕە کۆمەڵایەتەکانتان لە هەموویە هەبێ بەوانەشەوەکە وەکوڵێ لە کۆمەڵگەی کوردیە علامەتی استیفامی لەسەرەکە بەحسا خراپ بەکارێنێ بۆ نمونەیەکی لەوانە تیکتۆک ناوی خراپ ڕۆشتووە لە کۆمەڵگەی ئێمە لە کاتێکە هیچ جێگرم وەسایلانە خراپ نین ئەوە تۆیت تاحکوم بەواکەی چۆن و چ شێوەیەک بەکاری بێنی هەر تیکتۆکە ئەتوانی پرۆگرامی زۆر باش و بڕگەی زۆر باش بابەتی زۆر باشی تادابەزێنی و خەڵک ئاراسی خەڵک بگۆڕێ بەداخۆ میدیای کوردی بۆ گشتی و تەلەڤیزۆن بە تایبەتی لەبەرەوەی هێشتا ڕۆڵ و کاریگەری ماوە لە کۆمەڵگەی کوردیە میزاجی کوردەواریان تێگاوە ینی هەندەشتی خراپیان پێشکەش کردووە ئێستا خەڵکەکەش هاتووەتە سەرەوە گشتێکی باشی بۆ پێشکەشەکەی وەری ناگرێڵێ بگەڕێتەوە سەر شتە خراپەکە لە کاتێکە کەناڵی میدیایی و ئیداری کەناڵی میدیایی مەفروض وایە گەورەتر لە خەڵک بیر بکاتەوە وە فراوانتر ڕاهەندەکانی ژانی خەڵک ببینن باشە ئەمە پرسیاری ئەو بکەم کاریگەری TV بەتایبەت لە باکووری کوردستان لە ناوچە کوردەکاندا کاریگەری ئەرێنی هەبوو یاخود نارێنی هەبوو ئەمە پرسانێکی زۆر قورسە هەراوە بە بەڵێونەکەر وەڵام نادرێتەوە ڕاستەکە پێویستی بە توێژینەوەیە توێژنەوە تەحدیدی ئەوە کە ئایا هەیبوو یان نە بەڵام ئێمە ئەگەر بە سوورە عامەکە ببینین بە هەردوو بارەکەیە کاریگەری هەبووە هەم بە باری باشە هەم بە باری خراپە بەتایبەت لەو ئێمە هەندێک ڕووداوی سروشتی کە ڕوویاوە لە کوردستانە بۆ نمونە مەسایلی لافاوە مەسایلی ڕووداوێکی دیکەی با بڵێن سروشتی کە ڕوویابێ تەلەڤیزۆن هەستمان کردو کاریگەریی زۆری خەڵک زۆر متابعی تەلەڤیزۆنی کردو بۆی زانیاری لەسەر ڕووداوەکە بۆ دەرکەوێت بۆ نمونە لە فترەی کۆرۆنایە لە کوردستانە خەڵکێکی زۆر متابعی تەلەڤیزۆنەکانیەکە لە ڕێگەی ڕێنمایەکانی تەلەڤیزۆن و ئەو بابەتانی بڵاویانە کردەوە کەوتوەژە کاریگەری تەلەڤیزۆنەکانەوە خۆیە پارێزوە بیری لە چارەسەر و لەو ڕێنمایانە کردەوە کە لە تەلەڤیزۆنەکانەوە پەخشەکرا بەڵام لە هەندێک ڕووداوی دیکەشە هەزەکەین لەبەرەوەی خراپ مامەڵە کراوە لەگەڵ پەیامێکی میدیاییە کاریگەری نێگەتیڤی هەبووە لەسەر وەرگەکەن بنمونە ڕووداوی دەستگیرکردنی با بڵێن ئەوانەی کە تۆمەتبارێکن بە تیرۆر بە کوشتن بە تاوانە کۆمەڵایەتیەکان کە ینی تەلەڤیزۆنێک کە تۆمەتبارێک کە هێشتا دادگایەک لای نەکردێتەوە تاوانبارە هێشتا تاوانباربوون یەکلایی نەکردێتەوە
بۆ نمونە کەسێک بە تۆمەتی تیرۆرە گیرێ هێشتا یەکلایی نەکراوەوە ئایا بە فعلی تیرۆریستە بکەرە بەرکارە هاندەرە کامیانە لە ئیشەکە تۆ ئێهێنیتە سەر شاشە و ئاعترافاتەکانی بڵاوەکەیتەوە ئەمە تەسیراتی گەورەیە بێ لەسەر وەرگر بۆ نمونە ئێمە متابعی هەندێک کەناڵی تەلەڤیزیۆنیمانە کرد کە بەرنامەیان هەبوو نیەتەکەیان ئەوە بوو هۆشیاری یاسایی بڵاوکەنەوە لەسەر تاوانەکانی کە لە کۆمەڵگەی کوردیا ڕوویە بۆ نمونە چون کەسێکیانەیەنە کە دوای ساڵانێ لەمەوە پێش لە دادگا حکم دراوە هەموو شتێکی بڕاوەتەوە دۆسەکان لە دادگا هەڵەیایەوە بۆ نمونە کەسێکە لەسەر تلیا کێشان حکم دراوە لەسەر بازرگانی کردن بە تلیاکەوە لە پرۆسی دادگاییکردنە شتێکمان هەیە پێڵێن کەشفی ئەدلە ینی دادگا جیهەتی معنی ڕاستپێرێ ئەم تاوانەی کە ئەم کەسە کردوێتی ئەلف کردوێتی ئەبێ هەمووی تەسویرکە هەمووی پێ دووبارە کاتەوە عملیەکە فی سەبیلی ئەوەی سەرداوی دیکەی بۆ دەستکەوێ بزانێت لەم جێرانەوەی کەی جێڕێتەوە مفارقە هەیە لەگەڵ قسەکانی لە ئیفادی یەکەم یاکەیاوێتی یاننا یاخود هەندە سەرەتایی دیکەی بۆ دەرکەوێ بزانێت چیتر مشارکە لەم ئیشەیە بەداخەوە ئەمە هەندێکجار لە تەلەڤیزیۆنەکانە پەخشەکرا ئەم کەشفی ئەدلەیە بۆ نمونە ئەگەر کەسێکیان بگرتە یا حکمیان بایە لەسەر تلیا کێشان ئەو پرۆسەکەی پێ دووبارە کردوێتەوە چۆنی کێشاوە لە چی وەرگرتووە لە کوێی هێناوە لە کوێی شاردوێتەوە هەموو ئەم پرۆسەیە پیان دووبارە ئێتۆ کە سەری بەرنامجەکەکەی هەزەکەی بەرنامجێکی تعلیمیە بۆ فێربوونی تلیا کێشان و بازرگانیکردن بە تلیاکەوە نەگەوەی بەرنامجێک بێ نیەتی بەرەمێنەرەکانی بگرێتەوە کە هۆشاری بێ لە بەرامبەر ئەوەی کە ئەگەر تۆ تلیاکی کێشە ئەگەر گیرایت ئەگەر حکم درای جۆری سزاکەی چییە و خراپیەکانی چێ لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەییەوە ئەوانەوە ینی بەداخەوە هەندێک جار و ئۆکۆڵە نەشارەزایی بەرەمێنەر و ڕۆژنامەوان لە بەرەمێنانی پرۆگرامێکی میدیاییە لە ڕووماڵکردنی بابەتێکی میدیاییە وای کردووە کاریگەری نرێنی لەسەر وەرگر بەجێبڕێت باشەکە زۆر وەکو بەڕێستان سەرۆکی ڕێکخراوێکن کە چاودێری میدیایە لە هەرێمی کوردستاندا باز لە تەلەڤیزیۆن و میدیای خۆمان بکەین ئەمە بزانم هۆکار چییە زۆرترین بینەری ئەو بابەتانی کە هەن لە نێو میدیای ئێمەدا هەڵبەت من زۆر تاوان ناکەم بەس لە یوتیوب بینم ژێڕاویتەوە لە یوتیوب سێرەکە مەسەر بابەتێکی کە زۆر ئەوە نیە بەس تۆزە کۆمیدیەکی ئەوەش نییە بەڵام زۆرترین ڤیو هەیە زۆرترین بینەری هەیە کەمە لە تەلەڤیزیۆنە پەخش کراوە ئەین کۆمەڵە بابەتێک جێگەی ئەوە نییە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ینی بۆچی خەتای وەرگرەکەی ئێمە یاخود خەتای ئەو پرۆگرام ئەو بابەتێک کە لە تەلەڤیزیۆنە پەخش دەکرێت لایەن ئەو میدیایە و لەناو کەناڵەوە ڕاستەکەی خەتای هەردوو لایەنە خەتای هەم بەرەمێنەری پەیامی میدیایە هەم وەرگری پەیامی میدیایە چۆن خەتاکە لە چیە ئێستا هەر بۆ قسانی جەناب تا خەڵک هەیە لە تیکتۆک ئەخەوێ بڕۆ سەریکە ئەخەوێ و لایڤی کردوێتەوە و خەڵکی ڤیوەرێکی زۆریە خەڵک هەیە احترامن بۆ بەڕێستان جرت لێ ینی شێوازی جرت لێدان و ئەوانە پەخشەکات و ڤیوەرێکی زۆرێک خەڵکی تر هەیە مەسەلەن درۆوەکە هەر خۆی ئەڵە درۆکەم کاکە درۆکەم ڤیوەرێکی زۆری هەیە ئێمە بەشێکی دەلیل لەسەرەوەی پەیامی باشی میدیاییمان وایە بێتە سەر تەلەڤیزیۆنیش هەر بینەری هەیە بەڵێ ئەمە باسی بۆ موبایل ماکە بەس بێتە سەر تەلەڤیزیۆنیش ئەو بینەری هەر هەیە بینەرەکەی هەیە لەبەرەوەی میدیا وای لێ کردووە خەڵک متابعی ئەم جۆرە کەسانە بکە ئەمانە تۆ ئەگەر پەیامێکی باشە هەبێ خەڵکێکی باشە هەبێ مشکلە ئەوەیە لە میدیای کوردیا ئێمە خەڵکی باش ناکەین بە فیکر نایکەین بە ئەستێرە خەڵکی خراپ بکەین بە ئەستێرە ینی ئێمە بەدەیان کەسمان هەیە مەسەلەن ئامۆژگاریکەرێکی باشە ڕێنماییکەرێکی باشە پسپۆڕێکی باشە ئەمە ناین مەسەلەن زەمینەی بۆ بڕەقسێنین دەرکەوێ لە میدیای چاپکراوە لە میدیای بیستراوە لە میدیای پەخشکراوە دەرکەوێ و قسەکانی ڕێنماییەکانی کورتکەینەوە و بڵاویکەینەوە بۆ نمونە لە تویتەرە لە فەیسبووکە لە تیکتۆکە لە ئینستاگرامە ئەو ئەپلیکیشنانی کە هەمانە مەفروض وایە کەناڵی میدیای ئێستا هەموو ئەمانەی هەبێ هەندێک کەناڵ هەیە باگراوندە ئایدۆلۆژیەکەی تەحکومی بە ئەوەکات چه ئەپێکی هەبێ و چه ئەپێکی نەبێت لە کاتێکە وانێ ینی تۆ ئەبێ مادام کەناڵێکی میدیایی دامەزراون میدیایەکی لە سفەتەکانی ئاشکرایی عەلەنیە ئەبێت تۆ هەر وەسایلێک کە بە ضروری ئەزانی کە خەڵک بەکارهێنی سوودی لەوێ بۆ نمونە ئێستا لە کوردەکانی باوڵێن ئێران زۆر تەلەگرام بەکارێن ئەی تۆ مەسەلەن چ وەسیلەیەکە هەیە بۆی بگەیبەوە ئەبێت تەلەگرامت دەبێت
شوێنێکی تر مەسەلەن ڕەنگە واتسەپ زۆر بەکارێنێ، شوێنێکی تر ڕەنگە زۆرتر ڤایبەر بەکارێنێ، شوێنێکی تر فەیسبوک بەکارێنێ، یا لە هەندێک وڵاتی وەکو کەنەداوانە ئێستا فەیسبوک مەسەلەن نایاڵێ بڵاو بێتەوە تۆ بێ وەسیلەی تر بۆ وێ بەکارێنێ، لینکدین بەکاربێنی، چوزانم ئینستاگرام بەکارێنی، وڵاوی بکەیتەوە. کەواتە بەشێک لە گرفتەکان ئەوەیە بەرهەمێنەرانی پەیامی میدیایی خۆیان هێشتا لە ڕۆڵ و گرنگی و بەهای ئیشەکەی خۆیان تێنەگەیشتون و بەرهەمی باش و بەپێز بەرهەم نایەنن و بە دوای خەڵکێکان ناگەڕن کە باشن، کە بەهێزن بەپێزن و وەکڵێ بۆ سوودی گشتی باشن، بەڵکو ئێت ئیش لەسەرەوە کە سینێنێ کە سین زۆترین درۆەکە و خەڵکێکی ژەیە حەزی لە درۆیە، ئەم یانێ ئەمەکە بە فیکر ئەم هێنێ لە تەلەڤیزۆنە بەرنامەی بۆ سازەکە بەتایبەت ئەمە لە نێو ئەو کەناڵە تەلەڤیزۆنیە خۆشباریەکان ئینتەرتەینمێنتەکانە زۆر بەوە مەسەڵەن کابرایەک لە ڕووی دەرونیەوە تەواو نییە یا خاوەن پێداویستی تایبەتە لە بوارێک لە ڕووی بیرکردنەوە ئەوانەوە ئەم فیسەبیلی ئەوەی بێنێتە سەر شاشە و ژمارەی ڤیوەری زۆر ژمارەی لایک و کۆمنت و ئەوانەی زۆر بێ لەگەڵ ئەمانەیەکە لە کاتێکە ئەمانە بەڕاستی لە هیچ شوێنەکە نەچاوپێکەوتنە لەگەڵ ئاکرێ بەڵکو ئەمانە ئەنێرن بۆ شوێنانێک کە معالەجە بکرێن. وەڵام ئێستا لە کوردستانە بوون بە فیکر بوون بە کارکتەرانی کە میدیا زۆر بەدواوەیان. زۆر باشە، زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر شوان ئادەم ئێڤێز، سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردیە. خوا بەخێر، زۆر سپاس.